وان کیف روشه دیتا چاره سر کلن یاناف قیرانه بردام دب اگر بردام دب بابان دورینوی چنه اگر چاره سر هب هولدانین آلیان چنه شوان قلات زی سروکی فراکسونی بزنوی اسلامی کردستان لهولیر ولی گلمانه که شوان ام کاتو باش ایوا وکو بزنوی اسلامی لکردستانه لاستاده چون ام بارد خالصن گنن بله بناوی خوای بخشنده مهربان سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی کەناڵی NRT هەڵبەتە بەداخەوە لە هەرێمی کوردستان لە بری ئەوەی ڕۆژ بە ڕۆژ پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان پەیوەندی نێوان حکوومەت و پەرلەمان پەیوەندی نێوان ئەو دەستگا یاساییانە و حکوومەت و جەماوەر ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر بکرێت و کاری ئومێد بەخشی بکرێت و قەیرانەکان چارەسەر بکرێت و بەدەم گەنجانەوە بچین کە چەندین داواکاریان هەیە و گلەی و ناڕەزایان هەیە و ماڵ ئاوایی لە وڵات دەکەن بەداخەوە هیچ ئیرادەیەک نەبوو بۆ چارەسەری قەیرانەکان و چەندین هەڵەی مێژووی یاسایی سیاسی ڕوویدا کە هەمومانی هەموو خەڵکی کوردستانی نیگەران کرد لەبەر ئەوە ئەو شتانەی کە ڕوویاندا پێویست بوو سیاسەتێکی حەکیمانەتر پێویست بوو بەو شێوە ڕووی نەدابایە یەکێ لەوانە بۆ نمونە قەداغاکردنی بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان لە هاتنە ناوەی بۆ شاری هەولێر و دەوامی ئاسایی خۆی لەلایەن هێزەکانی ئاساییشەوە لە پردێ و گەڕانەوەی بۆ سلێمانی ئەمە بەڕاستی کارێکی نایاسایی کارێکی سیاسی کارێکی بەڵێ ڕۆژێک پێش ئەوەی ڕێگری لە سەرۆکی پەرلەمان بکرێت بەڵێ ڕۆژێک پێشەوە کە ڕێگری لە سەرۆکی پەرلەمان بکرێت وتە بێژی فەرمی بزوونەوەی ئیسلامی کوردستان لە ڕووماڵێکی تایبەتی NRTدا وتی ئێستا هەوڵێک هەیە لەلایەن بزوونەوەی ئیسلامی بۆ ناوبژیوانی لە نێوان پارتی و گۆڕان بۆ ئاساییکردنەوەی پەیوەندەکانیان ئەی لە ئێستادا هەوڵەکانتان بەرەو چی گەیشتووە؟ بەڵێ ئێمە با قسەکان تەواو بکەم شتەکە لێوە دەستی پێکرد هەوڵدان بۆ پەکخستنی پەرلەمانی کوردستان گەڕانەوەی بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان لە بازگەی پردێ و لەلایەن چەند هێزێکی ئەمنیە و بۆ شاری سلێمانی کۆتایی هێنان بە دەوامی ئاسایی کۆمەڵێک لە وەزیرەکان لەناو حکوومەتدا ئەمە هەموو هەڵەی گەورەن شێوازێکە لە کودەتا شێوازێکە لە دووبارەکردنەوەی سیاسەتی عەبدولفەتاح سیسی لە میسردا لەبەرەوە هەموو ئەوانە خزمەت بە دۆخی ئێستای کوردستان ناکات و بابەتی دەوڵەتی کوردی تەزمیت دەکات سڕی دەکات چکە ئەوانە ئەم بابەتە شیعرە گەورانە پێویستی بە خستی ناوماڵی کورتەیە کە ئێستا پێم وایە لە حاڵەتی ئێستادا گەڕاوینەتەوە بۆ ناوەڕاستی نەوەتەکانی سەدەی ڕابردوو کە زۆر بەداخەوە دەبوو ئەمانە ڕووی نەدابایە هەوڵەکانی ئێمەش ڕاستە ئێمە بەردەوامین وەفدێکی باڵای مەکتەبی سیاسی سەردانی هەموو لایەنە سیاسیەکانی کردووە و هەوڵی نێوەنگیری دەدات بەڵام تا ئێستا وەڵامێکی ڕاشکاوانە و ڕاستە و خۆیانە کە چۆن بۆن و بەرامەی لێک نزیک بوونەوە و هاتنە سەر مێزی دانوستان بێت بەڕسمی وەڵام نەدراوینەوە بەڵام ئێمە لە هەوڵەکانی خۆمان بەردەوام دەبین هیوادارین ئەو لایەنە سیاسیانەش بەڕاستی لە ئاسی مەسئولیەتی دۆخە هەستیارەکەی ئێستا دابن کاتەکان بەڕێنەکەن هەروەکو چۆن لە ڕابردوودا چەندین کۆبوون هیچ نەتیجە و بەرەنجامیشی وایە نەبوو ئایا ئەو لایەنانە کە ئێوە سەردان ئەکەن بۆ لێک نزیک بنەوە هێورکردنەوە ڕەوشەکە کام لایەنە جددیترە ئەن جددیەت لە هەر لایەن ئەبینرێ کە نیەتێکیان هەبێ بۆ لێک نزیک بوونەوە؟ بەڵێ بەداخەوە لە هەرێمی کوردستان هەموو لایەک وەکو قسەی باش دەکەن هەموو لایەنەکان تا ڕادەیەک جددیەتیان پێوە دیارە یەکەم سەردانیمە بۆ مەکۆی گشتی سەرەکی بزتەوەی گۆڕان بۆ لە شاری سلێمانی هەروەها بۆ سەردانیکردنی مەکتەبی سیاسی و هەردوو جێگرانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەردانی سەکرتایەتی پارتی لە شاری سلێمانی و هەروەها سەردانیکردنی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان و باقی لایەنەکانی تریش بەڵام هەوڵەکان بەردەوامن هەمویان بە پەرۆشیان هەیە بۆ دانیشتن بۆ چارەسەری کێشەکان بۆ کۆتایی هێنان بۆ قەیرانە بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە بەڵام ئێمە چاوەڕێی وەڵامی ئەوانین تا ئێمە ڕێگا و شوێنکارە یاساییەکان و سیاسیەکان بگرینە بەر بۆی کۆبوونەوەکە ئەنجام بدرێت وای ئەم دۆخەی ئێستا
بەڵێ زیاتر ئەگەرمە بێن باسی پەیوەندەکانی نێوان گۆڕان و پارتی بکەین. ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی ئاڵێ لە ئێستادا هیچ پەیوەندیەکی لە نێوان پارتی و گۆڕان نەماوە. زیاتر پەیوەندیەکانی ئەم دوولایەنە لە دەرئەنجامی ئەوڕۆژە هاتووەتە پێشەوە ئاڵۆز بووە. ئایا ئەم هەردوو لایەنە چی بە ئێوەی وتووە؟ مەسەجی ئەم هەردوو لایەنە چی بووە؟ نسیجی ئەو نامەی هەردوو لایەن وەکو ئەڵێم یعنی لە بەڕووی ئێمەدا وەکو شتێکی سیاسی کە بەداخەوە سیاسەت لە هەرێمی کوردستاندا بۆ مەرامی تایبەت بەکاردێنرێت، بۆ بەکارناهێنرێت نیشتیمان چەند قازانج دەکات، نەتەوە چەند قازانج دەکات، چەند خزمەتی ئاشتەوایی دەکات، چەند خزمەتی ئەزمموی ئێستای هەرێمی کوردستان دەکات، چەند ئاڵۆزیەکان بە حاڵەتی ئاسایی قەرەبوو دەکاتەوە. بە ئێمان وتۆ ئێمە ئامادەین بەو مەرجەی لەسەر مەلەفێکی تازە دۆسەیەکی تازە ڕێبکەوین کارەکان ئاسایی بکرێنەوە. بەڵام ئێمەوە چەندین ڕۆژە کۆبوونەوەکان ئەنجام دراون تا ئێستا وەڵامێکی ڕسمی ئێمە نەدراوەتەوە تا کات و مەوعید و شوێن دیاری بکەین بۆ ئەوەی لایەنە سیاسیەکان لەسەر مێزی گفتوگۆ بەیەکەوە کۆ بکەینەوە. ئێمە لە ئێستاشەوە هەر چاوەڕوانی ئەوانین و ئەوەی کە دەست پێش خەریج دەکات بەڕاستی مێژوو بۆ خۆی تۆمار دەکات. پێم وایە ئەو لێڵی علاقاتە فەرزکردنی ئیرادە بەسەر یەکتردا سەردەم ئەم سەردەمانە نەماوە و خەڵکی کوردستان بێزار بووە. خەڵکی کوردستان کە بێزار نەبێ نایەتە سەر شەقام و لە بەرەنجامیدا کۆمەڵێک شەهیدی لێ بکەوێتەوە و لە حاڵەتی ناچاریانە پەلاماری بارەگا بدرێ و بارەگا بسووتێنرێ و چەندین دۆخی نەخۆشەویستە تۆ سەرۆکی فراکسیۆنی بزوونەوەی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان ئێستا لە لای بزوونەوەی ئیسلامی کوردستان کێ سەرۆکی پەرلەمانی کوردستانە؟ سەرۆکی پەرلەمانی کوردستان سەرۆکێکی شەرعی متمانە پێدراو لەلایەن خەڵکی کوردستانەوە و لەلایەن پەرلەمانکارانی کوردستانەوە بریتیە لە بەڕێز دکتۆر یوسف محەممەد سادق سەرۆکی شەرعی و سەرۆکی متمانە پێدراوی پەرلەمانی کوردستان و خەڵکی کوردستانە. هەر دەنگێک هەر قورژێک شتێکی وای لێ بێتە دەرەوە پێچەوانێ ئەوە بێت ئەوە هەوڵێکی سیاسیە، شێوازێکە لە کودەتا، شێوازێکە لە ناشرینکردنی ئەزمموی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان، شێوازێکە لەوەی کەوا بەدەستی خۆمان ئاگر لە ئەزمموی سیاسی خۆمان بەڵام دەستەکانمان نیگەران بکەین. و پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ لەبەر ئەوە گۆڕان پابەندی ڕێککەوتنامەکانی پێکێنانی حکوومەت نەبووە نەیتوانیوە ڕەوشەکە بپارێزێ. باسی خۆ پیشاندانەکانی شەکە کە دەستی گۆڕان لە پشتەوە بۆ وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ بە تایبەتی لە سنووری سلێمانی سوڵتانی چەمبارەگایەکی پارتی بۆیە پارتی پێداچوونەوە بە ڕێککەوتنامەکە ڕێککەوتن لەگەڵ گۆڕان هەڵاوەشێنێتەوە. لەبەر ئەوە سەرۆکی پەرلەمان وەکو پارتیاڵێ بە تەوافق هاتووتە ئەوێ بووتە سەرۆکی پەرلەمان. ئەی سەرنجی پارتی؟ بەڵێ بە هەر شێک بێ سەرۆکی پەرلەمانی کوردستان لە ناو پەرلەمانی کوردستانە دەنگی پێدراوە متمانەی هێناوە سەرۆکی پەرلەمانی کوردستانە. ئەکرا پارتی دموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پێشەوەی ئەو بڕیارە بە پەلەیە ئەو بڕیارە هەناسە سواریە دەربکەن بە یەکەوە دانیشتبانایە لیستی یەکەم و لیستی دووەمی کوردستان ناکرێت لە وڵاتێکدا لە هەرێمێکدا بەو شێوەی هەڵسوکەوت لەگەڵ یەکتری بکەن بڕیاری سیاسی شوێنی بڕیاری یاسایی بگرێتەوە. ئەکرا پەرلەمانی کوردستان من بۆ ئەو ڕۆژی دووشەممەیە یاداشتێکمان ئامادە کردبووکەوە پەرلەمانی کوردستان لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک بهێنێت سەردانی کەلار و قەڵازێ و سەردەم شارەکانی تری کوردستان بکات بزانێ ئەمانە ئەو خەڵکە چۆن شەهید کراوە و ئەو بارەگانە شێ سووتاندونی شێ لە پشت ئەوە بووە. ئەمە ئەکرا ئەم لیژنە تحقیقیە بە هاوکاری دادگاکانیش ئەمە ئەنجام درابایە نەک پێش ئەوەی هیچ کۆبوونەوەیەک بکرێت لیژنەیەک بنێرێت لایەنە سیاسیەکان بە یەکەوە دابنیشن یەکسەر بڕیار دەربکرێت و کۆمەڵێک وەزیر دەوام دەکەن سەرۆکی پەرلەمانی کوردستان قەدەغەی لێ بکەن ناو پەرلەمانی کوردستانەوە. هیچ ئەزمموونێکمان لەو ئەگەر هیچ ئەزمموونێکمان لەو تەنگشە و ئاڵۆزانی ڕابردووە نەبێتەوە. ئەمە بەسمەوە بپرسم ئایا پارتی لەمەیە تا چەند بە مافێکی پارتی ئەزانن کە پارتی رەخنە لە گۆڕان هەبووە کە وەکو پارتیا لێ پابەندی ڕێککەوتنەکان نەبووە وەزیرەکان لە کابینەی حکوومەتی یاریمی کوردستان نەماوە لە ماکەدا سەرۆکی پەرلەمانیش دوێنێ لێرە لە پانۆرەمای نارتیە بەرپرسێکی پارتی لەو لێرەواڵێ ئێدی سەرۆکی پەرلەمانی کوردستان نییە. ئەمە تا چەند هەوڵەکانی پارتی بە هەوڵێکی یاسایی و بە حەق و مافێکی پارتی ئەزانن ئەو هەوڵانێکە دراوە لەم چارچوەیە؟ بەڵێ
لێسەنەوەی مافی متمانە لە وەزیرەکان تەنها مافی پەرلەمانی کوردستانە. بە هەمان شێوە سەرۆکی پەرلەمانی کوردستانی کە لایەن پەرلەمان و متمانەی پێدراوە، بە هەمان شێوە مافی پەرلەمانی کوردستانە. هیچ لایەنێکی سیاسی بۆی نییە ئەو مافە لە پەرلەمانکاران وەربگرێتەوە، واتە لە بری پەرلەمانکاران بڕیار بدات. لەبەرەوە پێویست و بەڕاستی پارتی دموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پێشەوەی ئەو بڕیارانە بێنە پێشەوە بەیەکەوە دانیشتبان، سەرنجەکان لەسەر یەکتری بە یەکتری وتبایە، شەفافانە ڕێیەکانیان بۆ ڕای گشتی ئیعلان کردبایە. بەڵام ئەمە سەیرە تۆ شەو سەرۆکی پەرلەمان بی، شەو وەزیر بی، بۆ بەیانی کادیرێکی حیزبی یاخود هاوکارێکی خۆت فەرمانت پێ بکا کە ناوی بێ ناو وەزارەتەکەوە. ئەم پێمە خودی ئەمە ئێمەی زۆر ناشرین کردووە لای دۆستەکانمان لە دەرەوە لە ناوەوە و حکومڕانی کوردیشی بە هەمان شێوە بەڕاستی بە شێوازێکی سلبی پێناسە کردووە کە ئەمە بە هیچ دۆهێک ناکات. لەم چارچێوەیە ئەگەر هات و چار ڕێگیری لە سەرۆکی پەرلەمان بەردەوام بێ نەیتوانی بچێتە هەولێر و داوامی یاسایی خۆ بکە وەکو سەرۆکی پەرلەمان. وەکو سەرۆکی پەرلەمانیش بۆ هێنارتی پێشتر وتویەتی هەر ئەو ڕۆژێکە نەیەش بچێتە هەولێر ئەڵێ لە هەر شوێنێکی تری کوردستان بێ ئێمە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان ئەنجامە دەین و وەکو سەرۆکی پەرلەمان کاروبارەکانی خۆم ڕای یەکەم. ئەی ئێوە وەکو بزوتنەوەی ئیسلامی کوردستان ئەگە کۆبوونەوە لە سلێمانی ئەنجام بدرێ یان لە هەڵابجە یان لە کوێیە لە هەر شوێنێکی تر بێژگە لە هەولێر و لە ئیدارە وڵا ئێوە ئامادەن بەشداری تیا بکەن؟ بەڵێ ئێمە بە هەموو شێوەیەک دژی هەموو ئەو سیمایانەی کەوا بۆنی دوو ئیدارەی لێبێت و تەنها هەر سەرۆکی پەرلەمانی کوردستانیش نییە بەڵکو سکرتێرەکەشی دەوام ناکات، فراکسیۆنی گۆڕانیش بە هەمان شێوە هەر قەدەغە کراون بێنەوە شاری هەولێر. و ئێستا ئەمەکو باسم کرد سەرۆکی پەرلەمانی کوردستان بە سەرۆکێکی شەرعی بە سەرۆکێکی حەقیقی پەرلەمانی کوردستان دەزانین هەر کاتێک بە شێوازی یاسایی ڕێکاو شوێنکارە یاساییەکان بگیرێنە بەر بۆ هەر کۆبوونەوەیە کە ئێمە ئومێد دەخوازین هێزە ئەمنیەکانی هەولێر، حیزبی دەسەڵاتداری هەولێر لەو بڕیارە ئیعادە نەزەر بکاتەوە، خۆیان ینی بەڕاستی کارێک بکەن کەوا سەرۆکی پەرلەمانی کوردستان بێتە شاری هەولێر، لە پەرلەمان پەک نەخرێت، پەرلەمان کۆتایی پێ نەهێنرێت، پەرلەمان ئیقلایی بەسەردا نەکرێت، کۆبوونەوەکان لە شاری هەولێر ئەنجام بدرێن. ئەجینا بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانیش ژمارەیەک پەرلەمانکار یاداش پێشکەشکەن ئەتوانن کۆبوونەوە لە کۆیە بکەن، لە قەڵازی ئەنجام بدەن، لە شاری هەڵەبجە ئەنجام درێوەکو پێشتر لە سلێمانی یاخود لە هەر شوێنێکی تر بێ. بەڵام ئێمە ئومێد دەخوازین لایەنە سیاسیەکان بەرپرسانەتر بە دوورکەوتنەوە لە ڕوحیەتی ئینقلابی کودەتا دوور بکەونەوە و پەرلەمان حاڵەتی ئاسایی خۆی بەخۆ بگرێتەوە. ئەکرێ مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان جفاتی نیشتیمانیان بەیەکەوە دابنیشن، هەموو ئەو ملاحەزاتانەی کە هەیە چۆن بڵێ لە بەراوڕووی یەکتردا بە یەکتری بڵێن، پەڕەیەکی تازە هەڵبدەنەوە، کۆتایی بەم قەیرانە بهێنن. ئەو قەیرانە ئەوان دروستیان کردووە دەیسەلمێنێ بەڕاستی. کەواتە پێت وایە وەکو تۆڵەی کەواتە گۆڕان و پارتی بەرپرسی یەکەمە لە دروستکردنی ئەو قەیرانە؟ من ناڵێم من ئەڵێم پارتی دموکراتی کوردستان پێویستە خۆی ئاسانکاری بکات بۆ شارەسەری ئەو دۆخە ئاسایی بکاتەوە. خۆیان بەو کەسیان گوتووە کە نابێ بەڕێ سەرۆکی پەرلەمانی کوردستان بێتە شاری هەولێرەوە، هەر لە ڕێ ئەو کەسەوە جارێکی تر لەو بڕیارە پاشگەز ببنەوە. معقول نییە ئێمە لە سێشوار محافەزەدا نەتوانین کۆبوونەوە لە شوێنی یاسایی خۆی ئەنجام بدەین، ڕێگری لە سەرۆکی پەرلەمانی کوردستان بکرێت. ئەم پێم وایە ئەوە ژیری بوو کە ئەو ڕۆژە لە بازگەی پردێ بە کەژاوە پێشوازی لە سەرۆکی پەرلەمانی کوردستان کرابایە، نەک بە شێوازی ئاوا بڵێ سارەکان بژێڕەوە. ئەم بابەتە هەڵەیەکی زۆر گەورەیە. دڵنیام ڕۆژێ لە ڕۆژان خوێنکارانی کوردستان دکتۆرە و ماسەرەکانیان لەسەر ئەو بابەتە دەبێت کە چۆن سەرۆکێکی شەرعی نەیتوانین لە پارێزگایەکەوە بچێتە پارێزگایەکی تر. ئەمە سەلماندیکەوە عەقڵیەتی ئێستا هەمان عەقڵیەتی شەستەکان و کۆتایی هەفتاکان و هەشتاکان و ناوەڕاستی نەوەتەکانە. لەبەرەوە پێویستە ئەم کێشانەکە هەن بە حیوار بە گفتوگۆش لەسەر بکرێم. گفتوگۆش لە هەرێمی کوردستاندا یەکسانە بە سەفر. تو باسی سمعی هەرێمی کوردستان کرد لە مەحافلی دووەلی، ینی تو باسی ئەوەت کرد کە ئەمە تەئسیر لە بەناوبانگی هەرێمی کوردستان کردووە.
کە بێگومانی ساریمی کوردستان لە کۆمەلە قەیران ئاناڵێنێ لە شەڕی دژی داعش و پەیمانەتێکی نێودەوڵەتی بەسەر پێشتی ئەمریکا ڕۆژانە لە میحوارەکان لە سەنگەرەکانی پێشمەرگە شانبەشانی تڤەنگەکانی پێشمەرگە داعش توپبارانەکە لە هەر شوێنێک تا عشمەتەسێوی بۆ سەنگەرە پێشمەرگە یەکسەر فڕۆکیەکان لەوێ ئامادەن و توپبارانیەکەن. ئەی ئەم ڕەوشەی ئێستای هاتوتە پێشەوە لەلایەن وڵاتە زەرێزەکان ئەوانەیە خاوەن نفوس و بەرژەوەندی و تەسینی لەسەر هەرێمی کوردستان هەڵویستیان چۆنە بینی؟ وڵا بەدڵنیاییەوە هەڵوێستی ئەوان هەموو جارێ خۆیان ئەڵێن کورد لە بری هەموو دنیا شەڕ دەکا، هەرچەند ئەم پێم وایە ئەو شێوازە تعریفە هەڵەیە، ئێمە لە بری مەزڵومێتی خۆمان شەڕ دەکەین بۆی کەوا هەرێمەکەمان داگیر نەکرێت، ئەجینا لە شوێنەکانی دەستی ڕوودا ئەمە علاقەی بەخۆیانەوە هەیە. بەدڵنیاییەوە دوێن لە پەرلەمانی سوید بەڕسمی باس لە ڕۆژی هەرێمی کوردستان کراوە، باس لە گەڕانەوەی سەرۆکی پەرلەمانی کوردستان کراوە کە نەیتوانی بێتە شاری هەولێرەوە. لە ڕۆژنامە فەرمی و بەناوبانگەکانی جیهان باسی ئەم بابەتە کراوە، حتمما ئەمریکایەکانیش هەر نیگەران لەو بابەتە، هەموو دۆستانی کورد نیگەرانن، وڵاتانی دراوسێ نیگەرانن، چکامە دۆخێک کە بەڕاستی کەس تەوەقوعی لەوە نەدەکرد، خەڵک باسی لە دروستبوونی دەوڵەتی کوردی دەکرد، بەڵام ئێستا بە ئاشکرا دوو ئیدارەی تۆخ کراوەتەوە. مەرزی دێگەڵا، مەرزی ئاڵتو کوپری، مەرزی سوێنەکانی تکراوەتە مەرزی ڕسمی. ئێمە بۆ خۆمان لە بری ئەوەی لە بری بەریتانیا و ئەمریکا و رووسیا ئیتفاقەیەکی سایکزبی کۆمان لە هەرێمی کوردستانە دروست کردووە، کەواتە خەڵکی کوردستان بەڕاستی لە قسە تێر بووە، ماوەتەوە ئێمە بە عەمەلی چەند لە خەم یەکڕیزی ناوماڵی کوردداین، چەند لە پێناوی یەکڕیزی ناوماڵی کورد ئێمە چۆن بڵێت تەسامحمان هەیە بەرامبەر بە یەکتر، سازش بۆ یەکتر، بەڵام بەداخەوە لە هەموو ئەو مانگەی ڕابردوو دەرکەوتکەوە هیچ سازشێک نییە، بەڵکو هەر یەکە دێەوە فەرزی خۆی ئیرادەی خۆی فڕستکا بەسەر لایەنەکەی تردا. بەڵێ شوان قەڵاتزەی سەرۆکی فراکسیۆنی بزوونەوەی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان دا هەولێرەوە لەگەڵمان بووی. سوپاس و بەڕێستان.